لەگەڵ بیرکاریە چۆنێ؟ لا لەگەڵ بیرکاریە بەس ڕاستی بڵای دەرەجەکانە چۆن بوو؟ بیرکاری ئێمەوە سابم کە چین لای میوانەکەمان پرسیار لێکم بەخوا بیرکاری ئەمە زۆر قورس بوو. قورس بوو یا دەرەجە چۆن بوو؟ دەرەجەی ساڵانە یاننا بە تەکلیف و تەکلیفکاری دەرەجە؟ باش بوو دەرەجەکان بەسی لە 65 بۆ 70. بەخێر بێ مامۆستا سەرچاو خۆشحاڵیم خۆشحاڵ ئیتر بەویستم بشارەت بە سەحر بڵێم لە ماڵا میوانمان ناتوە ئیتر وەڵام شاندیام کاکە ڕێنان سپاسانەکەم. بەڵام پێش ئەوەی دەست پێ بکەن مەسەلەن چەند شتێکی جوان هەیە کە ئەمە 50 ساڵ پێش ئێستەیە. ئێستا باوەڕ ناکەم ئەمە کەس بیست بێتی کاتی خۆی کە لە جامیعە بووم ئەمە مامۆستا جەنابەت با هیلاکرد نەکەین مامۆستا محەممەد عەلی تەشریف دانیشە باو گفتوگۆکەمان دەست پێ بکەین کاتە لەگەڵ جەنابەت زوو دەستە پێکرد یەخوا بەخێر زۆر چاکە هەر بژین زۆر سپاس دەکەین ئەوەی سر بینەرانیشمان لەگەڵمانن بۆەوەی کە زۆر جار لای خۆمان مامۆستا محەممەد ها کاتێک باسی بیرکاری ئەکرێت سەرکۆ ئاسا ئەڵێن سەختە تەلەبەی مامانەیە خوێندکاری وامان هەیە بەڵێ بەڵێ ئێستا بینەرانمان ئەمان بینن چۆن من قسەنە خۆشحاڵین هەروە بزانە میوانی ناتوون بۆ ماڵیەوە مامۆستا باش دەست پێکەن یان دەست پێکەن جا ها کاتێک باسی بیرکاری ئەکرێت بیرکاری یەکێک لەو وانانەیە ئەو هەموو لە ژیانی هەموومان ناگرینگە بە شەو بە ڕۆژ ئیشمان پێ هەر لەوەی کە چینە دوکانێک 2 کیلۆ تەماتە ئەکرێن تا ئەو پارەی ئەکەینە گرفانمان حساباتەکەی تاکو باقی بابەتەکانی تر تاکو ئەم ئامێرە زیرەکانە ئەوەی کە ئێستا ئیش و کاریەتی هەمووی بە بیرکاری ئەکرێت بەڵام لەگەڵ یا زۆر بەمان ئەناڵێنین یا ئەمان ناڵان ئەماوت ئەمە بە کەڵکی چیمان دێ یعنی لە ئاستە باڵەکەی بە تایبەت جا بە ڕێزت وەکو خۆت ئەگەر پێمان بڵێ هەرچەند لەسەر ڕۆژەکە قساکەین کە بۆ نمونە ئەمڕۆ 14 سەیان بۆ داناوە ئەسڵا بەڵام پێشەوە هەر پێمان بڵێ بیرکاری بەڕاستی وانەیەکی شیرینە ئەو بیرکردنەوە ناخۆشی لەبارەیەوە هەیە تا چەند تۆ لا دوایە کەلانەیە هەڵە بێت بەڵێ یاخوا سپاسانەکەم بینەرەکانیشمان بۆی بیناس هەر بژین محەممەد عەلیە پسپۆڕی بیرکاریە سپاس بۆ ئامادەبوون هەر بژین زۆر سپاسانەکەم هەر بژین. طبعاً بیرکاری مادەیەکی زۆر خۆشە بە زۆر ناخۆشە تێی نەگەی هەتا وتنەوەی مادەی بیرکاری وتنەوەی وانەی بیرکاری ئەڵێ کارێکی زۆر قورسە بەڵام زۆر خۆشیشە زۆر خۆشە تێی بگەیت زۆر ناخۆشە تێی نەگەی ئەمە ئەوە طبعاً زۆر هۆ هەیە بۆ ئەوەی کەوا چێ ئەوانەی فێرخوازن یان ئەوانەی کە تەمە ناکەن بیرکاری فێر بن چەند هۆیەک هەیە بۆ ئەوەی کەوا وان لێ بکە قورس بێت بوان مەسەلەن وانەیەکی بێزارکەرە بۆ بێزارکەرە مەسەلەن سەیرەکە هێمای تایە ژماری تایە تێکەڵ و پێکەڵە بێزارە بێ لێی یا مەسەلەن سەیرەکەیت جۆرێکی تر بێتاقەتە بێ بێتاقەتە بێ بۆ لەبەرەوەی ئاڵۆزیێکی تایە مەسەلەن نرخیشت دەرێنێ ئەم نرخ دەرێنێ نرخێکی تری ئەوێ ئەوش حوسەڵەی تااقەتی نییە بە دوای بگەڕێ ئەمە دوو خاڵ سیهان مەسەلەن زۆربەی ئەو فێرخوازانەی کێنە خوێندنی باڵا بڵین ئامادەی لە سەرەتاییە لە بنەڕەتیە باش فێر نەکراون ینی باش بیرکاری نازانن ئەساسەکەیەتی کێنە بۆ لێ 1970 بەلایەنەوە سەیرە ئەبێ ئەوانە بزان نایزانێت ئەمە ئەوە جۆرێکی تر هەیە مەسەن خاڵێکی تر ئەم فێری لەبەرکردن بووە بیرکاری لەبەرکردنی نییە بگرێت تەنانەت ئەبێ بە مۆسیقا و دانیشیت سوال حەلکەیت و ئەبێ ئەگەر بکرێ مۆسیقات لەگەڵ بێ زۆر شتێکی چاکە ئەم فێری ئەوە نەبووە فێریەوە بۆ دەرکە فێری بۆ بڕوات بخوێنێتەوە ئەمە بۆ ئەوە نابێت جۆرێکی ترمان هەیە مەسەلەن هەر لەو شێوانە لە ئاستی خۆیان نییە لە ئاستی خۆیان ینی سەرەکەی بەرزترە لە ئاستی خۆیان مەسەلەن زۆربیان ئەوانەی پێداویستی تایبەت ئەما بێ مادێکی تایبەتیان بۆ دابنرێ مامۆسایکی تایبەتیان بۆ دابنرێ هەموو ئەمانە ئێستا تەلەبێ ئەمە فێر بوون چۆن ئەڵە کلیکەکە ینی کەشتێکی پێویستە هەتا دایک و باوک بۆی حازرەکە مەسەلەن ئایفۆنی 16 پێ بەڵام جەدوەلی زەربی لەبەر نییە فێر بووە کلیکێ بکات یەکسەر هەموو شتێکی بۆ بێتە بەردەست لە حوسەڵەی نییە تااقەتی نییە ئەم کردارەکان و هێماکان و هەمووی ئەمانە بەستێ بەیەکوانێ و سودی لەوەرگێ ئەمانە هەمووی ئەبێ بۆ تەپەن زۆر هۆی تریش هەیە مەسەلەن بیئە زۆر دەوری هەیە بیئەی ناو مەکتەب بیئەی خێزان مەسەلەن بیئەی
سیستەمی پەروەردە سیستەمەکە زۆر سیستەمەکە کۆنا یعنی ئەگۆڕە بە سیستەمە تازەکە و تەقبولی ناکە بڵێن فێری ئەوە نەبووە هەموو ئەمانە زۆر چەندهۆیەکی تریش واکەکەوە بیرکاری بەوانەیەکی قورس دابنرێ و تەلەبە لێی بێزار بێت باشە خۆی هەر دەستەواژەکە کاڵین بیرکاری بیرە لەگەڵ کار ینی چۆن بیری خۆت هزری خۆت لەگەڵەوەی کە چۆن کاری پێکەیت بە کاری پێنی بەڵام جەنابەت یەکسەر دەستی بۆ چەند خاڵێکە برد لەوانەیە ژینگەکەمە تۆ سێنا لەبار بێ لە بیرمان بەلای شتێکی کە مەشغوڵتر بێ بیرکاری پێویستی بەهێمنی و ئارامی و ینی ریلاکسێکی زۆر تەواو هەیە بەڵام بابزانین زانستی بیرکاری ئەمەنە گرنگی هەیە کە ڕۆژێکی بۆ دیاری بکەن مامۆسا چۆن گرنگی نییە خۆی زانستی بیرکاری پێڵێن شای مەلیکی علومە یعنی ئەساس بنچینەی هەموو زانستەکانە بنچینەی فیزیایە کیمیا هەموو زانستەکان جیۆلۆجیە یعنی هیچی بەبێ بیرکاری ناڕات هەمووی ئەساسکەی گەڕێت بۆ بیرکاری لەبەرەوە وەک پێویستە ڕۆژێکی بۆ دانراوە ئەو ڕۆژێک کە بۆشی دانراوە مەسەلەن کاڵێ چواردەی سێ ئەمە ڕۆژی لەدایکبوونی ئالبێرت ئەینشتاینە کە لە ساڵی 1970 لەدایک بووە چواردەی 1970 هەژدەی ئەپرێلی 1955 کۆچی دوای کردو ینی 76 ساڵ ژیاوە ئەم تاریخەکە ئەم برادری تیا لەدایک بووە نانراوە خۆی ژمارە پایە کە ئەوتێ پای 3/14 یعنی بووە بە چواردەی سێ ئەوە تاریخی لەدایک بوونێتی چواردی سێ پای چیە ژمارە ڕێکەوتێکی جوانە گیاندار ڕێکەوتێکی زۆر جوانە و بەنسیبیشی بووە چواردەی مانگەکان هەر جوانە مامۆسا چواردەی دووە ڕۆژ خۆشەویستیە مانگی چواردەی هەر جوانە چواردەی سێەوە بۆ خۆی ڕۆژ زانستی بیرکاری ئەمە دانا بە پای پێوتێ پای ئەمە ژمارەی ناڕێژەیە یعنی چی ناڕێژە یعنی وەکو کەرت نانووسێ مەسەلەن سا نیو پوینت 5 ئەتوانی بنووسی 1/2 بەڵام 3.4 لە دوای چواردەکەشە ژمارە هەیە زۆر هەیە لەبەرەوە ناتوانین 3/14 ئەو ژمارە بکەیت بە 22/7 جا با من پێت بڵم 22/7 لە چیواتە بۆی هەری کێلەوانەی کە نازان پای چییە لەوانەیە ئەوانەی ئەهلی بیرکاریە زان بەس غێری بیرکاری مثلەن کە ئەڵێ پای ئەڵێ 22/7 ڕێژەی نەگۆڕی تۆ ئەڵێ تۆ ڕێژەی نەگۆڕی قەت ئەمە چییە هەر بازنێکت بینی لە ژیانتە هەر بازنێک سەعاتەکەت بازنی دەست هەر چقلێک بازنە چێوەکەی تەقسیمی تیرەکەی بکە کاتە 22/7 وایە مامۆستا بەڵێ یعنی زۆر جا کاتێک لە 4/14 هەر کاتۆ 22/7 لەمە دووە مەسەلەن بۆ ئەوەی ئەم خەڕی کاژمێرە بەڵێ هەبێ خڕبێت هەر بازنێک چوارچێوەکەی تەقسیم تیرەکەی کاتە 22/7 ڕێژەی نەگۆڕە باشە جا مامۆستا ئێستا یەک پرسیار لانەی لای زۆر بەمان هەندێک جار دروست بێ ئایا بیرکاری زانستێ بوو مرۆڤ خۆی دایهێنا یا بوو مرۆڤ دۆزیەوە ئێستا بۆ نمونە 2 ئایا ئەمە مرۆڤ خۆی دیاری کرد ئەکاتە 4 یان نە بەڕاستی هەبوو بەڵام مرۆڤ ئەمەی دۆزیەوە مرۆڤ دۆزیە خۆی هەموو شتێک هەیە بەسە بێ بە دوای بگەڕێت هەموو شتێک نەکرد بیرکاروی نەکەم یعنی ئێستا دوو شت هەیە مەسەلەن کابراک شتێکە دۆزێتەوە یا زانایك زۆر لەسەری ڕوا نەزەرەیەک پێکێنێ بیردۆز بەڵام لەگەڵ بیردۆسا ئێمە بەڵگەنوویستیشمان هەیە بەڵگەنوویست پێویستی بە سەلماندن نییە بەس بیردۆز پێویستی بە سەلماندنە زانایەکێت مەسەن بیردۆزی فیساغۆرس زانایەکە بیردۆزی فیساغۆرس سێ گۆشە کە ژێ دووجا یەکسانە بە سەرجەمی دوو ئەمە لەوانەیە ڕۆژێ لە ڕۆژان زانایەک بێت ئەمە بە درۆ بخاتەوە بیردۆزە لەوانەیە ئێستا ئەڵێن علمی تازە ئەڵێ کۆی مەسەن کۆی گۆشەکانی سێ گۆشە کات 100 ئەڵێن نە لە بینی 170 و 180 کەواتە بیردۆز لەوانەیە ڕۆژێ لە ڕۆژان زانایەک بێت بیگۆڕێ ئەو بیرە بەڵام بەڵگەنەویست مەساڵێ دوو ڕاستە هێڵ یان تەری ببن یان یەکتریە بڕن ئەمە لە ڕووتەختە تەواو ئەمە پێڵتێ بەڵگەنەویست یعنی بەڵگی نایێت تۆ بۆ مام بسەلمێنی تەواو ئەمەش ئەوەی کە فەرمووت گەڕانە هەموو شتێک گەڕان بە دوایە مەسەلەن تۆ هەتا مۆزوعەکەت پێویستە سێرچەکەیت ئەگەڕێ بە دووە ئەیدۆزیتەوە کەواتە ئەو ژمارانش بۆ شێوەیە باشە زانستی بیرکاری ئەتوانین بڵین دەقە بە دەقە بەردەوام لە پێشکەوتنایە بەردەوام
بابەتی تازەیەنێتە پێشەوە وە لە گیانیشا زۆر بەباشی کار لەسەرم بابەتاکەن یعنی وای لێ هاتووە ئێماڵین ئیتر ڕۆبۆتەکان جیهانی پێشکەوتنی تەکنەلۆژیا جیهانی کۆمپیوتەر یعنی ئێستا کلیکە بکە هەموو بەقەر چەندین شت گەورە و زانیاری تایەتێ بەڵام دوچارە بێ بۆستی لە خاڵەکە ئەمە چێ دروستی کردووە مرۆڤ باش کەواتە عەقڵێک دروستی کرد بێ ئەم زانستە چەند پێشکەوێت بۆچی ئێمە ناتوانین ئاوێت هەبین بۆ زۆر جاشتەکانمان یعنی بەلاوە سەرسوڕ هێنەرە کە بەرمانەکەوێت بۆ نمونە ئەمە تەکنەلۆژیایەتە بەردەم من لەوانەیە لە ڕێگەی بەس ئاوێتەکردنیان شەحنکردن بارگایکردنی و چەندین زانیاری نەک لەسەر هەموو گیانە ماتێ بەڵام بۆ ناتوانین مرۆڤ کە خۆم دروستم کردو بۆ ناتوانم ئاوێتی بەم زانستە بم لەگەڵێ بەڵێ طبعا خۆی ئەگەر تۆ بیتە سەر بیرکاری لە چوار بەش پێکاتوە بەشیان پێوتێ باینەری باش باینەری ئەو حاڵەتێکە باسیەکەی تۆ یعنی بەخستنە گەڕی دڵی علمەکەیە خستنە گەڕی یعنی ئەوانی کە هەوڵیان ناوە ڕۆژ بە ڕۆژ هەوڵێن تەتەوری زیاترکەن مەسەلەن ئەمە ڤێژینی تازەن ڕۆی بی فەتەیکتێ ڤێژینی تازەترە هەموو هەوڵێن تەحلیلی بۆ بکەن و تەمان ژمارەکان ئەگۆڕە بۆ هێماکەنەوە بە ژمارە لێرەیە ئەمەی جەنابەت باسیەکەسا لە بڵین لە بەشێکی تریە کە پێ ئەوترێت ئەگەرەکان ئەگەرەکان ئێمە مەسەلەن تەلەبە شتێکی بەسیتی لێزانێ ئەگەرەکان مەسەلەن تۆپ یا یاری زارەکان یاری وەرەقا ئەمانە پێوتێ بەڵام ئێستا AI پێیا بووە زیرەکی دەستکرد پێیا بووە یعنی تۆ دروستەکە کە ئەنەما خۆتی باوەڕ ناکەی تۆ نەبیت ئەمەگە پێشکەوتووە لەبەرەوە هەموو هاوکێشەکان هەموو تەحلیلات هەچی ئەقڵ هەمووی لەوایە ئێستا حالیەن پێشکەوتوترینیان زیرەکی دەستکردە ئەمە ئەوە جۆرێکی ترمان هەیە دروستی کردەوە ببوورە ئینسان دروستی کردووە بەڵێ بەڵام زۆر جار ئینسانەکە خۆی دەرقەتی نایەتەوە یعنی ئەبێتە کارەسات بۆی زۆر جار ئەبێتە کارەسات یعنی علمەکە ئەمەگە سەریع لە پێشکەوتنە دەرقەتی نایی فرێ ناکەوی مامۆستا محەممەد لەم ڕۆژانەیە باسییان کردوەکیان پارکینسۆن ئەو نەخۆشیە یان هەندێک نەخۆشی تر کە مرۆڤ چەنەها ساڵە نەیتوانێت چارەسەری بۆ بدۆزێتەوە ئەم AI توانێتی تا ڕادێک چارەسەرەکان بدۆزێتەوە بەڵێ هەموو کێشەیەک چارەسەری هەیە طبعا بیرکاری پرسیارە پرسیارە چی کێشە یعنی تۆ پرسیارێک تێنێڵێن نرخی ئەکس بدۆزەرەوە هەوڵیت ئەیهێنی ئەیبی ئەمە کێشەیەکیانە بە تۆ ئەیدۆزیتەوە ئەمەی جەنابەت ئەمەش عینەن شتە کێشە یعنی فەرمووت بفەرموو بۆ نەخۆشیەکان هەیە پارکینسۆن طبعا با ئێمە وەکو ئینسان چۆن ئەڵێ ئەو ڕاستیە بزانین هەموو شتێک وجودی هەیە مامۆستا محەممەد بمبورە قسەکەت ئەبرم لاتان وایە بۆ نمونە بەڕێستان لە بواری زانستەکە خوێندوتانە کە بۆ نمونە ڕۆژێک لە ڕۆژان ئەو بیردۆزانش مرۆڤ یان لاانێ بە هەڵە تاکو ئێستا لەسەری بەرەم چۆن هەندێک جاروا هەیە دوای ساڵانێکی زۆر بیردۆزێک دەرەکەوێ ڕاست نەبووە بە پێچوانەکەەوە بووە لاتانوە یان هەندێک هاوکێشەی بیرکاری تاکو ئێستا بە وەڵام نەگەشتووە ئەم AI بتوانێت بەڵێ توانێت بەڵێ زۆر ئیش ئێمە کردومانە مەسەلەن 5 هەنگاومانەوە بۆ شتێ بەدەستبێنین AI بە هەنگایەک بۆتەکە یعنی AI هۆیەکە بۆ پێشخستنی هەموو بیرۆکەکانی کە هەبووە و تازەکردنەوەشی زۆر ڕاستە ینی من خۆم وەک مامۆستا پرسیار هەبووە 1 ساعت خەریک بوو ئێستا بە AI بێ پێتەڵێ شتێکی پێ بڵێ لێ گیر پێتەڵێ هەموو شتێکت پێڵێ جا سیستەمەکانش گۆڕە بێ ئەم مەسەلەن ئێستا پەروەردەمان هەیە پەروەردە تەلەبە هیلاک نابێ چ کتێبێکی بێ کتێبەکە لە بەردەمیایەتی لاپەڕەکانی لە بەردەمیان حلولەکانیش هەیە یعنی مەسەلەن سایتمانی حەلی پرسیارەکانی هیچ هیلاک نابێ ڕێک پێڵێت لەبەرەوە AI زۆر گرنگە ئەو کێشانەی هەبووە ئەو ڕوونەکردنەوەانە یعنی زۆر شتێ ئێمە هەتا ئێستا زۆری بەهەڵە هاتوین ناڵین پرسیارەکە غەڵەتە وا ناڵین مەسەلەن بیرکاری ئێمە پرسیارێکمان حەل کردووە لە پۆلا 20 تەلەبێتیا 25 تعمیم بووە بە ماڵانە 25 ماڵ یان چه قورەتە زائیدی بکرابێ بە ناقسێک خۆ نەبووە بەڵام ئەو طریقەی من لەوانەیە بەکارم هێنابێ ئێستا ئەم زەمەنە سەیرە فەرقێکتر هەیە ئاسانتر هەیە مەسەلەن ئەتوانین بەرەو پێشی زیاتر بەریت و زیاتر خۆشەویستکەی خۆی گرنگترین شتی بیرکاری چییە تۆ ئەوەیە کە تۆ وا لەو کەسەی بەرامبەر پێ حەزی لێبێ کە حەزی لێ بوو خۆشی ئەوێ جا ئینگلیزی ژەڵێ ئەنی لایک ئیز لەف یعنی هەموو حەزێک خۆشەویستیە کەواتەم حەزەژە بێ لە منداڵیەوە بۆ دروست ئەبێ دروستی تۆ بۆ
یەکێ لەو بابەتە گرنگانەی کە من زۆر حەزم کرد ئەمڕۆ بیکەینە پرسیارێ بنەمایە ینی پای ڕیسێکی ئەم زانستە ئەگەر خۆشت نەوێ فێری نابی بگرە لەوانەیە وەکو ئەو شاخی گۆژێ و لاوا بێ بۆ لە بەرووی کە تۆ لە ناوڕاستەوە ناتوانانی بچیتە ناوی و لە کۆتاییشەوە ناتوانانی بچیتە ناوی خۆ بێ لە سەرەتەوە دەست پێچ سا من دڵخۆشم لە هەندێک خوێندنگایە یاخود لە هەندێک ماڵە دایک و باوک کەس بۆ بەرپرسیارەتیاکەن لە باتیەوەی کە بۆی بنووسێ ئەمەیە کە زاید یەکە کاتە دوو سێوی بۆ هێنێ دوای دوایانێم دوو سێوە کاتە دوو سێوەکە بە ئەم مناڵە لایامێنێتەوە دوو سێوەکە یانی لاندێک خوێندنگامەش نمونێکی زۆر سادەیە ئەگەر ئێمە سیستەمی ماڵ و خێزان و سیستەمی خوێندنگامان هەماهەنگی هەبێ مناڵەکانمان بەم شێوەیە بیت کە ئەم زانستی بیرکاری لا گۆشەکەین ئەتوانین داهاتوویەکی باشی لە چاوەڕێکەین بەڵێ زۆر بە ئاسانی طبعا ئێمە هەندانمان هەیە هەندان مثل تۆ هانێن بۆ ئیشێکی باش هانیشتێن بۆ ئیشێکی خراپ هەندێن بۆ ئەوی بچیتە بیرکاری حەز لە بیرکاری بێ جا بابیریشمان نەچێ مێشکیش دەوری زۆرە مثل لای ڕاست و لای چەپی هەیە لای چەپ مثلەن بیرکاری تایە مانتقی تیا ژیربێژی عەقڵ تحلیلاتی تایە ئەمانی تیا لای ڕاست هونەری تیا خەیاڵی تیا ئەم شتانە بە زۆری ئەوانەی کە ئەهلی بیرکارین لای چ بەکارێنن یان تۆ ئەو مناڵی کە هەتە سەرێکی لە مناڵی خەریکی ڕسمە خەریکی خەیاڵاتە ئەمە بیرکاری دوورە لێەوەی تۆزێ لای ڕاستی بەکارهێنەوە هەچەند بیرۆکە هەیە ئەڵێن ئافرە زیاتر لای ڕاست بەکارێنێ بز نازانم تا چەند ڕاستە ئەو نازانم ئێستا مامۆستا تۆ خۆزمان بۆ یەک لای کەرەوە ماشەڵڵا لێ بێ خۆش و هونەرمەندێکی باشی لە ڕاستما ئەم لای هونەرەکە و باشە ئەم لای من ئێستا لای ڕاستیشم بەکارێنەوە ینی من زۆر باشتر خۆ هونەرمەندێکی کاراشم من دوای باس بەگەڕێتەوە بەشە لە لای بەشی ڕاستیش تۆزێ بەکارێنەوە من زۆر باشە بەڵام لێرە بسمە لە ئەو خوێندکاریە ئەو تەلەبێت کە هەمانە دایک و باوک ڕۆڵیان هەیە مەکتەب دەوری هەیە زۆر گرنگە ینی بەڕاستی بیرکاری وانێکی زۆر خۆت بەڵام حیف ئەو وەسائلانە ئەو شتانی کە پێویستە بۆ ئەوەی کە بەرەو پێشە بچێ حەزی لێ بکە مامۆستا ناڵم تااقەتی نییە ئەدای هەشتێک بکەی لە ژیانتە هەر پرۆسێک تا بێ لە ژیانتە ئەبێ چەند پرسیارە کەی بیکەیت هو وای هاو چەند پرسیارکە بە ئەنگلیزیان بە کوردی بۆ چۆن لەکوێ ینی بۆچی تۆکەی لەکوێی کەیت لە چ کاتێکایکەیت مەسەلەن کابرا حەزی لە شتێکە لە تەمەنی 80 ساڵەیە شادە بەدەستبێنێ ئاخ تۆزێک تۆ تەمەنت هەیە مێشکی لاکە بەڵام لە تەمەنەکە لە کوێی کرد لە چ بوارێکە ئایا تۆ مەسەلەن ئەکادیمیت مەسەلەن من ئەکادیمی نیم لە هونەرە من بەڵام حەزم لێتی ڕاست چۆن ئەکادمی حەزم لێتی خولیا بیئە عائیلە مەکتەب ئەمانە زۆر دەورە سیستەمەکە گەجۆم ئەگەسە من بە تەباشیر دەرسم تۆتەوە دوای تەباشیری چەور هات کەم بوو ئەچووەم هێنا حەزم لێ بوو ئەنومە مسامحەمە بە چەورەکان وسێت حەزم لێ بوو حەزێخوا ئەمە ئازاتینی ئیشی خۆتە بەس بۆ ئەوی ئەداکەی بە جوانی بکەیت تۆ هەر ئیشەکەت کرد بە جوانی ئەیکەیت بۆ شێوە بۆ ئەوی بیپێکی یعنی ئەومە بەسی کە هەتە چ مامۆستای چ شتێکی بەرحاڵ ئەنجا ئێستا وایت بۆردیش خەریکە باوی نامێنێ سمارتۆت فیا بە سمارت زیرە کلیکەکەیت ئێستا سیرەکەیت چیت بێت بۆ تێنێ من حەزرێکم تۆ لە مەکتەبە بریتانیەکە بۆ مناڵان هونەرم تێکەڵ علمەکان کە هونەر وتم هەموو شتێک ئەبێ هونەری لەگەڵ پێ هونەری قسەکردن هونەری ڕۆیشتن هونەری تێگەیشتن هونەری نووسین تۆ ڕۆیشتن قسەکردن قورسترین ئادابی قسەکردنە کەم کەس دەرەقەتیە قورسترین ئادابی قسە خۆم کەس نازانێت قسە بکە بابزانی ئەم کەس نازانێت لێرەیە ڕۆیشتن تعاملکردن کەواتە لێرەیە ئەمی کە باسیەکەین تعاملکردن لەگەڵ تەلەبە ئەو کەسی کە ئەوێ حەزی لێ بکە سا مەسەلەن دە تەلەبە بێنە بەلایانی کەم نیوەی زیاتر حەزی لە ڕاضیات نییە بە شێشی گشتی مەسەلەن دەرسم ئەو تۆ بڵین نمونەیەکتان بۆێنمەوە ئەوە منهەجمان تاوا کەدا 6 و 3 ئیتر ئەوە دەرسی ئیزافی ماوەرگتە مەسەن مسا دەرسی وەرگرم چۆن تەلەبە وەرگرم ئێخۆ بیرکاری نەما ئەمڕۆ وتومەتەوە ئەمەتیڵەوە ئەو چی ماوسا ئەم بیرکاریتان پێ نەما خوێن مامۆستا ئەوە هاتوون یەک دوو تەلەباڵی وەردەرسمان ئیکی هاتووە ئەوەی کێ چۆنە
طبعا خۆم دروستم کرد بۆ ئەو مۆزوعە بۆ ئەوەی هەوڵ بەم زیاتر بیگەن و زیاتر تاوی کەم منهەجەکە لەبەر ئەوە قسەکانم چییە مەبەستی جەنابەت ئەوەیە ینی هاندان زۆر مهمە هاندان وای لێ بکەی ئیتر ئەو هاندانە بە هەدیە بێت بە قسەی جوان بێت بە ڕەفتارێکی جوان بێت بە شتێک لەو شتانە بێ ئەو کەسە وەرەگرێت اینجا هەستەکەم کەرەستەکان ئێستا زۆر گۆڕانکاریان بەسەرهاتەوە بە قسەکەی جەنابەت ئێمە ئەو ساکە لە مەکتەب بوونەگە تەباشیرەکە ڕەنگی بۆی دڵمان دنیاک پێی خۆشە بوو چ بگا بۆی کە ئێستا تۆ دنیاک داهێنان کراوە لەم بوارەیە جا مامۆستا ئێستا ئەگەر هەندێک جار ئێمە ببینین ئەم ڕەقەمانە لە ژیانی ئاساییمانە کاری پێ ئەکرێت زۆر یعنی قەدری زانستەکە لانێ زیاتر بزانین بەڕێزت پێمان بڵێ هەرمونە منە لە بواری شەوەکاریە ئێمە ئەیبینین کە ئەم ڕقەمانە زۆر دەورە بینن بۆ نمونە لە بواری بیناسازیایە لە هەموو بوارەکایە ئەوە کە هیچ کەون و ئەستێرەناسی و هەموو ئەمانە بەڵام ئەگەر بینە سەر زەویەکەی خۆمان بۆ نمونە هەر لە بواری شەوەکاریایە لە بواری مۆزیکایە ئەمانە چۆن ئەم ڕقەمانە توانە دەور ببینێت طبعا کە تۆ شێوەیەکەیت مەسەسە تۆ باسی ئەندازیە هەندەسە کرد هەندەسەی معماریە و فەنی معماریە یعنی خۆی هەندەسی معماریە بس أبي بڵێ فەنی معماری يعني بێ فەنانی پێش ئەوە تەسەور کە بێت ئەبێ جەنابەت فەنان بی لێرە ئێستا کاکە فەنان بێ مامۆستا فەنان بێ یعنی بە چۆن تەفەنونی تیا بکەیت یعنی بە جۆری تە بڵێن چۆن ئەتەکێتی تیا بکەیت بۆ ئەوەی کەەوە مەسەڵەن مامۆستایەکی بیرکاری ئەبێ جارە جلەکانی زۆر کوێک بێ تەلەبە سەرنجدەیە يعني ئەگەر تۆ مامۆستایەکی پاکوتەمیز و مامۆستایەکی ئاواتۆزێک ئیحتیمام بی نیوەی تێگەیشتنەکەتە ئەگە بە بێتاقەتی و دەموچاو نەشێت و بچیتە ژوورە بێتاقەت و مەسەل مامۆستا هەیە یا فەرمانبەر هەیە یا مۆزەف هەیە 30 ساڵ لە بوارەکە ئیشی کردو ڕۆڵی نەبووە هیچ پێگەیەکی نەبوو هیچی بەجێ نەهێشتووە بەڵام مامۆستا هەیە بۆ ئێمە کە لە بوارەیان ئێستاش دیارە خانەنیشی بۆ چونکە جێدەستی دیارە یعنی بەڕاستی ئەوەی کردووە ژمارە زۆر مهمە با پێت بڵێم طبعا هەموو کە ژمارێت تۆ ژمارێت من ژمارم ئەو تەختەیە ژمارێ و کورسێ ژمارێ بەڵام ئەوە مۆزوعێکی زۆر گەورەیە لێرە ناو ترێجارە یان بەنامەی تایبەتی ئەوێ ئەم ژمارانە هیچی لە هیچی ناچێت کاڵین ژمارە ینی لێک بۆنۆ لێک بۆنۆ کە زیاتر تەعاملێ طبعا سفریش ئێمە ئەڵێن بێلایەن و ئەو شتەیە نەزائید و ناقص بەڵام ڕۆڵی زۆرە یعنی تۆ ئەگەر مەسەلەن 1 پاوەنە لای من بە 1 پاوەن یا 1 دینار سفرێکی بخە بەدەمە بێ بەدە مهمە چۆن مهم نییە 2 سفرە بێ بە 100 ڕۆڵی زۆرە لە ئەبستراکت لە حتا لە کلاسیکیشا لە بڵێن لە هونەری کلاسیک بەس بازیاتر نەچینە هونەرەکە پای گزینگ و کەینەوە هەیە مەبەستم ئەوە یعنی ئەمڕۆ پای دانیشتینەوە باشە مامۆستا کۆمەڵێک وەرەقەت لەگەڵ خۆت هێنابوو بەڵێ پێمان خۆشە پیشانی ئێمە و بینەرانیش پێی بزانین ئەمە یادگاری تۆ چییە لەگەڵ ئەمە و وەچی پەیوەندیەکیە بەم بابەت هێمەوە بەڵێ ئەمە خۆشەویستکردنی ژمارەکانە کە بیرکاریە لە لای ئەو تەلەبەیە ئەو خوێندکاری کە ئەوێت فێر بێت یا جوانی کەیپی مەسەلەن ئەمە ژمارەیەکە ئەو ژمارە زەربی دوو کە ئەکاتە هەمان ژمارە هەمان ئەو ژمارانەی تایە هەمان ئەو ژمارە لێرە 2 8 5 7 1 4 لێش عینەنە ژمارانەی تایە زەربی دوو کردەرە کات ناکات و عینە بەس جۆری ژمارە مەسەن سێونوانی تیان یا عینەشتە لێرە سێ کڕەتی ئەوە کراوە عینەن ئەو ژمارانە لێرە هەیە یعنی ئەمە پێوتێ عجایبی ئەرقام یعنی پێوتێ ژمارەی عجیب یعنی سیر ژمارە سیر و سەمەر لێرە ئەم ڕقەمانە ڕێک لەو بەرەوە هەن بەڵام جێگەکەیان گۆڕا ئافرم جێگەکە هەمان ئەو ژمارانە نییە و 7 و 5 شت زەربی چوسی کە زەربی چواری کە زەربی 5 هەر ئەکات و خۆیان هەرکەنەوە ئەوانە ئەگەر ئەمە بۆ ڕقەمی تریشە یان تەنیا ئەمە کەیسەشان بی مامۆساڵێ ئەم ژمارانەی بەرامبەر یەکن باشە کەڕەتی دوی هەرمان ژمارەی ئەو بەرەکات کە هەمووم ژمارانە لەو ژمارانەی ئەو بەریشا هەیە دایرە جۆرێکی ترمان هەیە جۆرێکی تر ئەم ژمارەیە ئەگەر ملاحەزە بکەین ئەکاتە خۆی کەڕەتی 4 بەڵام بەعەکسەوە ئەمی تریشیان هەر عینە ژمارە بەعەکسەوە کەڕەتی نوێی کارەکاتەوە بەعەکسەوەی یعنی لێرە تۆ حەزێک دروستە بێ بۆ ژمارەکە و کە ئەمە
سەبسێتە لە بیرکاری بڵێن بەشێکە لە بیرکاری تێنەگەشتم مامۆستا محەممەد تێنەگەشتی ئەم ژمارەیە یەکسانە بە عەکسەکەی کەڕەتی 4 تێگەشتم لێرەیە ئەم ژمارەیە یەکسان بە عەکسەکەی کەڕەتی 9 مامۆسادانەیەکیان تاقیکەمەوە بەڵێ نا، دەستویە ئەوە تا لەسەر تەمە کۆ. 50 تاقیم کردێتەوە خەمێ نەبێ 78 کەڕەتی چەند کەڕەتی 4 ئەو یەکەمەکەیت کەڕەتی 4 بەڵێ سەرکۆ جددیە مامۆستا 8 حوت 2 ئەمە تاوە تا 50 کردمان ئەمە ئەوە بەڵێ. شتێکی ترمان هەیە زۆر ژمارە هەیە لە بیرکاریە نمونەیە بەڵێ یعنی شازن ژمارە هەیە شازن ژمارە 6 یەکێکە لە ژمارە نمونەیە جوانەکان بۆ نمونەیە مامۆستا بۆ نمونەیە لەبەرەوەی ئەگەر شیتەڵی کەین ئەگەر کامێرەکە پیشانمان با من لە مانگی 6 لە دایکم باشە 6 باش تۆ باسی ئەوش سریکە ئەم شەشە کە یەکسانە بە 1 و 2 3 ئەوەشی تەڵ ینی هاوکۆڵکەکانێتی 1 و 2 3 کۆکەرەوە ئەکاتە 6 ینی 6 تەڵکە ئەبێ بە 3 2 2 3 یەکیش وایە کۆی کەرەوە کاتە 6 کەم ژمارە هێوا بێ دانێکی تر لەوانە 28 چواردە دوو چواردەی حوت چوار حوتی چوار بەو شێوەی کە هەمانە 28 ژێکێکە لەو ژمارە نمونەیەکان ژمارە جوانەکان 28 بەڵێ ژمارەی تیشمانی 8128 ئەوە ئەبێ بۆی دانیشی زۆر زۆرە ئەوی تریان ئەوەی یەکەم باشە طبعاً هەیە بەس بە پەنجەی دەست ئەژمێرن ئەم ژمارانە زۆر کەمن بەس پیانوتی ژمارەی نمونەی باشە ئەمەش ئەوە ئەجا ئێستا ئەمەش هەر جۆرێکە لەوی تریان ئەگەر کاکی بەڵێ فەرموو ئەوەتانە لەسەر شاشەکەیە 312 کەڕەتی 221 ئەکاتە ئەو ژمارەیە وەرە ئەو دوانەی یەکەم عکسکەرەوە ئەوش عکسە بێتەوە لەگەڵیان ئەمە جارێکی تر ئەڵێتەوە مامۆستا محەممەد چی 312 لەگەڵ 221 زەربمان کردووە باشە. کردێتە ژمارەیەک دوو ژمارەکە عکسکەرەوە ئەنجامەکەشی لێ عکسە بێتەوە تێگەشتم یعنی ئەم دوو دانە هاوکێشە کاتە ڕەبتن بە یەک ئەم دوانە جوانەکان یەک بە یەکەوە دەرەخان بەڵێ جوانە بەڵێ. ینی حەزێک زەردەخەنێک لە دەموچاتە حەزێک هەیە لەو کاتەیە ئەمە خۆشە شتێک لە هەزر تا جوڵێ ئەمە چییە؟ هۆرمۆنی دۆبامینیش دەرەی لەو کاتەیە بەڵێ. تۆ دڵت خۆشە بەردەوام بە مامۆستا اینجا ئێمە کەوتمان هەر پرۆسێکەکەین هەر پرۆسێک ئەبێ بڵین ئەگەر کاکەگیان ئەو هینە کە بەڵێ بۆچی بیرکاریە خوێنی بۆچی ئەتێ فێربی ئەوە کێت فێر بێت کێ دەرست فێڵێ یا مەسەلەن لە کۆ لە چه شوێنێک مەسەلەن ئێمە فێربوون و فێرکردنمان هەیە فێرکردن لە مەکتەبە ئاکرێ سیستەم هەیە فێربوون نە یەکێکە لە دەرەوەی سیستەمەکە فێر بێت بەڵێ ئەکادمی نییە بڵین بەس کتێوشتی بیرکاری پیا کرد و مامۆستای نییە خۆی هەوڵا فێر بێ ئەو شوێنە جیا لەگەڵ شوێنێک کە ڕسمی بێ فەرمی بێ هاو چۆن فێرە بیت بە چه شێوەیەک لە شێوەکان ئەمە ئەو پرسیارانەیە ئەو وشانەیە کە کەلیمانەیە کە پێش هەر پرۆسێک پێویستە ئەو پرسیارانە بکرێت ئامادەکرێت بۆی بڵین هەدەفی تۆ چیەلەوە ئامانجی تۆ چیەلەوە جا مامۆستا محەممەد ئێستا دوێنەشە کە من خەریب بۆ ئەمڕۆ سێرچم ئەکرد منیش هاوکێشێکی زۆر جوان هەر لەسەر قسەکەی بەڕێز لە درێژەی ڕقەمەکانی جەنابێت بەرچامکە و باسی لەوە کرد ئەیوێت پرۆسەیەکەی تۆ ئەم پرۆسەیە ڕقەمەکان ئەگەر ئابم شەوێ بڕۆی لەگەڵی هەموو ڕقەمێک کە تۆ هەڵێ بژێری کۆتایەکەی ئەکاتە سێ وڵامەکەی ئێستا سەرکەوتۆ بۆ منە ڕقەمێک ئەگەر اختیار بکەی بە یارمەتی مامۆستا محەممەد مامۆستی 6 جوانە ڕقەمی 6 زەربی دووکە ئەکا باشە شەشێکی بۆ زیاکە ئەم پرۆسەی سابت هەژداکە ئێستا دابش بە دوویکە ئەکاتە ئێستا ئەو ڕقەمە سەر نۆکە لەگەڵ ئەو ڕقەمەی کە خۆت هەڵت بژاردەبوو باشە لی کەم بکەوە 6 کاتە سێ لێ سێکات مامۆستا محەممەد ئەڵێ ئەم پرۆسەیە ئەگەر هەر ڕقەمێکی تیادا منیت لە کۆتای وەڵامەکە سێ دەرەجە با من شتێکت پێ بڵم بیرکاری بەشێک هەیە لە بیرکاریە
پێڵەن مەتەڵوشت ئەمانە کەمتر مامۆستای بیر کەمتر پەنای بۆ ئەبن بۆ چونکە سەرف علمی نییە زۆر ڕاستە یاری بە مێشکتەکە ئەیدۆزیتوانێ بەڵام زیاتر علمێکی مەزبوط نییە لاانێ لە شوێنەکە کاتە وەڵامەکە ئەمە دەرنەچێت ئەوە دەرناچێت لێرە شتی تر مهمە مەسەلەن تۆ هاوکێشەیەک دانی شتێک دانیت ڕقمەکان ئێستا ڕەگی دووجا ڕەگی دووجای ژمارەیەک بڵێن 574 هەر ڕێک لێ بە هەر ڕێک لە ئاخرا کاتە یەک ئاخر جار ئەکاتە یەک چۆن مەسەلەن ڕێگی چوار ئەکاتە دوو ڕێگی نۆ کاتە سێ ڕێگەکان بەڵام ڕێگی بەعزی ژمارە هەیە نایەتە دەرێ بە کەرتی دەرەچێ هەر لی بەرەوە ڕێگەکە هەر لی بەرەوە چەندجا ئاخر جار ئەکاتەوە یەک یعنی چەند شتێکی ئەمە علمی ینی هی کۆمپیوتەرە ئەوەی باینەرەکەی کە باسمان کرد لەمانەوە هاتووە یانی شتی سۆرە بەڵام ئێمە زیاتر لەبەر ئەوەی علمی بیرکاری علمێک نییە پراکتیکەکەی شت بێ مثلەن کیمیا پراکتیکەکەی هەیە ما H2SO4 هێنێت لەگەڵ HCl هێنێت دوو مادەیە تێکەڵیە کات بڵێ یا ئاو تفدیا شتێک دەرەچێت ئەمە بە چای خۆتە دوومادەکەیێنێ بیرکاری وانە نایزانێ سا ئەڵێ مامۆستا بۆ X بۆچی X فەرتەنەی دنیای تیا بووە تا دروست بووە لە ئیسپانیەکانەوە لە هەڵجار کە بە شین ناویان بردووە ئیسپان لە لۆغی لە زمانی ئیسپانیا شی نییە ئەنجا دوایی ئیسلامیەکان هاتوون بووە بە مشکیلیان وتیانەما بێ ئێمە دایبنێ ئەنجا هاتوون ئینگلیس کردێتی بە X لێرە کێشە دروست بووی خەواریزمی جەماعەتی وتیانە بۆچی ئێمە داینێنێ حرفێکی عەرەبی نەبێ لەبەرەوە ئەمانە کە دانراوە هەیە بە ئاسانی پێیان نەبووە ئەنجا ئەم ئێکسیجەنە ئێمە باسیشی یەکەین مەسەڵەن تەلەبێت تا ئێستاڵێ مامۆستا X وای چییە X بۆچی باشە چۆن باش نییە تۆ یەکێک کە هەتا تەنانەت ئەژمرێ ئەو قەبرە هەڵکەنەکاڵێ درێژەکەی چەنە پێم بڵێن کورتە درێژە بە پێ قیاس دەکە یعنی هەتا ئەژمری وازە لێ نایەنێ هەتا ئەو کەسە ئەژمرێ ئەوێ بە مقیاسە لەبەر ئەوە ئەمانە ئەرکی یعنی تێچووە وەختی ویستووە چەنها زانایەکمانی عالمیکی بیرکاریە بۆ ئەوی بیسەلمێنێت یەک یەکسانە بەیەک 75 وەرەقەی ئەیفۆری بەکارێناوە 75 وەرەقەی ئەیفۆر باشە بۆ ئەوی بیسەلمێنێ یەک یەکسانە بەیەک جا لەم ماوەی پێشوە ئەم ئەو بوو کە ئەیانوت چوار پارچەکە یەکسانە بەیەک تەمان ئێمە لە بیرکاری شتێکی جوانمان هەبوو بازنەیەکمانەکەمان کە بە چوار پارچەوە چارەکی یەکەم چارەکی دووەم سێهەم چوارەم یەکەم و دۆمان ناوێ ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا باکوور و باشوور هەرێکەماندانە بە یەک لەسەر چوار چارەکی یەکەم تەمان چوار یەک لەسەر چوار کاتەوە یەک ناگە چوار پارچەکەی کوردستان کۆکەیتەوە کاتێک بەس ئەمە لێرە مەڵتقیتیانیەوە کە عیلم بەس وەک شتێکی جوانە خۆشە دڵخۆشکەرە خۆ لە ڕاضیاتیشا هەیە دوو کاتە یەک یا چوار پارچەکە کاتە یەک پارچە فعلە نەکاتێک گەلی کوردیەکە دروشمێکمان هەبوو ئەمە بۆ ڕۆژاوە مانوو یەکە گەلی کوردیەکە مەسەلەن خۆ یەک یەکسانە بە دوو چۆن مەسەن دوو سێوی پشکۆلە بێنێ لەگەڵ سێویی گەورە یەکسانە لە چیە یەکسانە لە کێشە لە وەزنەکەیە ئەم دوانە بخۆی تۆ دانێ مەسە هەردووکی بڵێ نی کیلۆیە ئەم دوانەی نی کیلۆیە سێوکەش نی کیلۆ خۆ یەکسانە خۆ دوانیشە ئەو یەکیشە کەواتە دووشت کە یەکسان بێ ئەبێ لە هەموو بوارێک لە هەموو شوێنەکان لە هەموو ئینەکانەوە لێک بچن شێوەیان و ئەوش بابەتێکی بڵێ دەستەکانە خۆش پێ مامۆستا سپاس بۆ تۆ بێکمان ئەمە بۆ خۆی لە خۆیان زانستێکی زۆر گرنگە ئێمە ئەمە تازە نیە و مێژوویەکی کۆنی هەیە خوشمان بەم مێژوویە تێپەڕبووین و بەڵامی تر ساڵ بە ساڵ و سات بە سادەم زانستە لە پێشکەوتنایە هیوادارین کە تۆش بتوانێم زانستە یەکەم شت بە خۆشەویستی بیخەیت ئەگەر بە منداڵەکانمانەڵی دوم شت بۆ بزانی ئەوەی کە وەرەقانە بەکێ ئەڵی چێ فێری ئەم زانستا بێ دووبارە سپاس بۆ تۆ خۆشحاڵ هەربژین نەویێشت کۆمەڵی پرسیارم دانابوو لەسەر هونەرەکە و واز لە هونەرەکە بێنە یان ڕۆژێک بە تابلۆکانەوە باز لە تاوڵە ئەوە بۆ کاتێکی تر بە تێکەڵی نەکەین دەست خۆش زۆر سپاس